شەشی بالضبط دەستی پێکرد کە شەڕەکەیان دەست پێکرد لەبەرەوەی ئێمە هێوارێ دەمانزانی هەم پێشمەرگەمان لا ئامادە باشی بوون 6 سیاریان هاتن هەمەروانە ئەوە دوو سیارە بین هەمەرەکانەوە لەبەر دەستی منە دوو سیارە شۆفەرەکەشیان هەر لە بەدەستیمەیە هەمومان عاتل کردینە لێرانە ئیدی پێشمەرگەشمان هەموو سەلامەت دەنانێت لە لیوایمە یەک پێشمەرگەمان بریندار ئەویدی هەموو سەلامەت باوێنانە بگوازمەوە هەندێ تقي لو جماعتان اكد لو بري اكد لو بري اكد او رباي هم اللي هاتنا دست لهم اللي هاتشي اللي عنده شوفرك حتى ايرات او اصلي دابني لسيره برتو بري برم نيتواني ورما زۆر بەرزە لەخوا بە زیاد بێ بەورەش پۆلاینەوە ئینشاڵڵا هەمووی بەدەست دێنینەوە چەندین ئۆپەراسیۆنەکانی بەرەکانی جەنگ بەشداریمان کردووە و ڕەشمان زۆر بەرز بووە و ئێمە هێزی زێرەڤانین لە ئامادەباشی تەواو داین بۆ هەر ئەرکەوک و واجبێک و ئێستا لەگەڵ برا پێشمەرگێک ڕوبەڕووی دژمنان دەبینە و جێگای شانازیە و وەکو ئافرەت بەرگیری کوردستان تەنها ئەرکی پیاو نییە بەڵکو ئێمەش ئافرەتیش دەتوانین شان بەشانین پیاوەکانمان و دژی دژمنان بجەنگین. بێشەیەک ئەمە پیلانێکی استراتیژی و توکمەی سەربازی زۆر گرنگە تۆریستانی داعش تەسەوری ئەمەیان نەدەکرد کە ئێمە ئەوە بەم شێوەیەوە بە قووەتێکی ئەوها پتە و محکەم بین و عمقی تۆریستانی داعش ببڕین ئێستا ئەوان مقاومەیان نەماوە لە هەموو لایەکەوە محاصرە دراون ڕێگاکانی ارتباطی تۆریستان بە هەموو شێوەیەک پچرا سیارەکانی ئینتحاری ڕێگا نادرێت بە هیچ شێوەیەک نزیکی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بن. والله ئەو تۆمبیلە ئەنتیحاری بوو لەو خوارێ بەرەو پێشمەرگە هات پێشمەرگەر بە قارەمانانی بە میلان لێیاندا بە چەکی میلان لێیاندا تەقاند یا شکر بخوا هیچ زیان و زەرەدەچی نەبوو. مەسەلا ڕزگە ئەو دی پاقشکردنی نەڤێگاوێ دوورپێشکردنەوەی دەڤەرێ ئەو دەڤەرە کو ئەم دوورپێشکەن نەهگوندێت تێدا نەشوانە تقریبا دو باژێرمەکی میشارەت پێدای باشیک و بازان باژێرن یعنی مەسەلا گوندانە منطقەکە زۆرە بەرفرە هەڕاستی خەتاکی دوورپێشکردنی بنیدان بێت چوینەوەکی هین بینن ئەوە ئێستا vێگاوێ ئەبێت سەنگەڕا لێت دەین بۆ مەرحەلا بیدایەتی کوان بۆ پارێزین پشتێنگی ئەو خەتە بۆ مەهاتیا دەست نیشانکردن ئەو هێلا هاتیا دەست نیشانکردن دەکەین مکومکەین و سەنگەرێت باش تێدا شێکەین و پێشمەرگە بێتە پاراستن. داعش بەتاکید لێرە شکست ناتوانێت خۆ بەرگری بەرامبەر هێرشی پێشمەرگە قارەمانەکان بکەتن پیلانێکی توکمە بە چاودێری بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی لەشکری کوردستان ئیشرافێکی مباشر هەیە لەسەر ئەو ئۆپراسیۆنە وەرەمان زۆر بەرزە ئیشاءالله قەت وەرەمان کەم نابیتەوە ئەوە دوایی داعشە ئیشاءالله بە کوتایی دێتن بە دەستی پێشمەرگە قارەمانەکان